حکوومەت بۆ تێکدانی ڕەوتی کاری ڕێکخراوەی لە کوردستاندا هاتووە جیاوازی گەورەی کردووە لە نێوان چالاکی ڕێکخراوەکاندا جیاکاری کردووە بە میزاج داعمی هەندێککە بە میزاج پشتیوانی لە هەندێک ناکە وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕێگەی پشتیوانی کۆمەڵایەتی و بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کۆمپانیەکانی نەوتەوە چەند ڕێکخراوێکی محەدەدی لە 3000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی دەستنیشان کردووە کە ئەوانە کۆمپانیەکان فەندیان بدرێتێ و پشتگیری بکرێن واتە جیاکاری کردووە ئەمە پێشەلکاری یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و غازە یا پێشەلکاریە لە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 یاسای ڕێکخراوە ناحکومیەکان بۆیە پێویستە هەموو لایەک پابەند بێ بە یاسا بۆ گەشەپێدانی کاری ڕێکخراوەی و خودی ڕێکخراوەکان خۆشیان نەشێت ژێرباری ئایدۆلۆژیای حزبەکان نەچنە ژێرباری بەرژەوەندی ناوچەی نەچنە ژێرباری بەرژەوەندی عەشیرەت و خێڵ